داوای بەڕێز سەرۆکی زانکۆ کە داوای لە هەموو ئەو کۆلێجە بەرپرسانە کردبوو کە لێپرساوێتیان هەبێت لەم هەلومەرجەدا کۆلیژی دەرمانسازیش بە باشی زانی کە وەکو کۆلیژێکی گرنگی ناو زانکۆی سلێمانی هەستێ بە ئامادەکردنی بڕێکی باش لە ئەو پاکەرەوانەی کە ئێستا پێویستە لە هەموو ئەو دام و دەستگایانەی حکومەتی هەرێم کە ئێستا لە دەوامی فەرمی خۆیانان تا بتوانین هاوکاریشیان بکەین بەپێی پێویست. ئێمە بە خۆشحاڵیەوە لێرەوە ئەمەوە زۆر سوپاسی دەستگای مرۆیی مام بکەین کە توانیان هەموو پێداویستیەکانی ئامادەکاری ئەم پاکەرەوەمان بۆ حازر بکەن بەڕاستی و هەموو ئەو کولفەیە کە تێچووە خچوانێتە سەر شانی خۆیان. ئێمە مامۆستایانی زانکۆی سلێمانی و پزیشکانی شاری سلێمانی هیچیان کەمتر نییە لە وڵاتانی ترەوە کە بتوانین ئێمە ئەتیماد بکەینە سەر بەرهەمی خۆماڵی خۆمان و پێویستمان بە دەرەوە نەبێت. Limur kopi kakak kembali nak sama. Orang jadi